بەڕێز دکتۆر شوان ئادەم سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێ و گفتوگۆی ئەم بابەتاکەین. دکتۆری ئێوارەتان باش، سواز بۆی کە ئامادەن لەگەڵمان. هەر سەرەتا با بە گرنگی ئەو کۆبوونەوە دەست پێ بکەم. تا چەندە پێتان گرنگ بوو کۆبوونەوەیەک لە نێوان سەرۆکی حکوومەت و دەستگاکانی ڕاگەاندن ئەنجامدرا، یا لە ئاساسدا ئەم کۆبوونەوانە گرنگە؟ ئەم کاتتان باش. لە ڕاستیدا کۆبوونەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەشێک لە ڕاگەاندنەکانی هەرێمی کوردستان گەورە و گرنگە، لەبەرەوەی لە دەستپێکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تاوەکو ڕۆژی دوێنێ کە کۆبوونەوەکەی تیاکراوە، جۆرێک لە دابڕان، جۆرێک لە دوورکەوتنەوە، جۆرێک لە لێکترازان و جۆرێک لە وێنەکردنی نەرێنی لە نێوان هەردوو دەسەڵاتی ئەوەی کە پێوترێ چوارام کە خۆی لە میدیاکانە ئابینێتەوە لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن کە خۆی لە حکوومەت ئابینێتەوە هەست پێکرا. دوێنێ بۆ یەکەم جار لە کابینەی نوێمە هەز بە شکاندنی ئەو بەسەڵەکە کرا کە لە نێوان میدیا و دەسەڵاتە دروست بوو یا دروست کرابوو. گرنگەکەی لەوە سەرچاواکرێ وەکووتمان مدەیەکی زۆرە دابڕانێک لە نێوان میدیا و دەسەڵاتە هەیە. لەو کۆبوونەوەیەدا وەکو دەستپێک وەکو بنەما کۆبوونەوەیەکی گرنگ بوو بۆ ئەوەی لە نزیکەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاگاداری گلەیی و گازندەی ڕۆژنامە نووسان و ئەو کێش و گرفتانەی کە لە کۆمەڵگەی کوردیدا هەن لە چاوی دووەمەوە واتە لە چاوی دەرەوەی حکوومەت و دام و دەستگاکانیەوە ببیستێت و ببینێ. بۆیە ئێمە بە کۆبوونەوەیەکی گرنگی ئەزانین، بەڵام هیوادارین یەکەم کۆبوونەوە و دوا کۆبوونەوە نەبێت. باش دکتۆر شوان، ئەو کۆبوونەوەیە زیاتر لە 3 کاتژمێری خایان کۆبوونەوەیەکی ڕاشکاوانە بوو، پڕ بوو لە پرسیار و وەڵام. بزانم چ شتێک سەرنجی دکتۆر شوانی ڕاکێشا لەو کۆبوونەوەی؟ هیچ خاڵێکە بوو، هیچ پرسیارێکە بوو، یاخود هیچ وەڵامێکە بوو سەرنجی تۆ ڕابکێشێ بە شێوەیەکی گشتی لەو کۆبوونەوەیدا؟ بەڵێ، هەڵبەتە ئێمە وەکو شخصی خۆم وەکو دکتۆر شوان و وەکو ڕێکخراوی چاودێری میدیای کوردی کە تاقانەترین ڕێکخراوە بۆ چاودێریکردنی ئەدای میدیاوان و میدیای کوردی بانگێشتی ناو کۆبوونەوەکە نەکرابووین، بەڵام ئەوەی کە لە میدیاکانەوە ناوەڕۆکەکەیم گوێ لێ بوو، هەم پرسیاری ڕۆژنامە نووسان هەم وەڵامی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، ئەوەی کە بەلای منەوە گرنگ بوو کەش و هەوای ناو کۆبوونەوەکە بوو کە ئەگەر چی بەشێک لە ڕۆژنامە نووسان هەستیان بە جۆرێک لە تەشەنوجەکە، جۆرێک لە ترس و دڵڕاوکیەکە لە ڕاستەکردنی ئەو پرسیارانەی کە هەیەە بۆ سەرۆک وەزیران، چونکە وەکووتم بۆی ئەو دابڕانی کە دروست بووە وێناکردنێکی نێگەتیڤ یا جۆرێک لە دیکتاتۆریەت وێناکراوە بۆ شخصی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە کەسێکی داخراوە و کەسێکە بڕوای بە ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری نییە و لەگەڵ ڕۆژنامە نووسانە پەیوەندی باش نییە و کابینەکەی کابینەیەکی ئەمنیە و دژە بە ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری. بەڵام من لەو کۆبوونەوەیە هەستم کرد ئەمە پێچەوانە بووە بگرا هەم لە قسەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کە پێشوەختە ئاشکرای کرد کە ڕۆژنامە نووسان بە شێوازێکی ڕاشکاوانە و ئازادانە پرسیار و گلەی و گازندەکانی خۆیان بخەنەر و هەرواش بوو بەشێک لەو ڕۆژنامە نووسانی کە قسەیان کرد ئەوەی لە دڵیان نابوو و بەشێک لەو گلەیانەی کە لە کۆمەڵگەی کوردیە بەرامبەر کابینەی حکوومەت، بەرامبەر پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا و بەرامبەر سیاسەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرامبەر ئەو پرۆژەیە کە ناوی لێنراوە چاکسازی پرسیارەکانیان ئاراستە کرد و ئەوانیش وەڵامەکانیان وەرگرتەوە. ئاستی پرسیار و وەڵامەکان چۆن و چۆن نییە ڕەنگە هەرێکە و لە دیدگای خۆیەوە لەگدانەوەی بکا، بەڵام خاڵی گرنگ بەلای منەوە خودی کۆبنەوەکە بوو و خودی ئەو کەش و هەوایە بوو کە ڕەخسێنرا بوو بۆ پرسیارکردن و وەڵام دانەوەی سەرۆک وەزیران بوو بە شێوەیەکی ڕاستەوخۆ دوور لە تەشەنوژ دوور لەوەی کە بە زمانێکی هەڕەشە ئامێز قسە بکا، بەڵکو زمانەکە زمانێکی لێکتێگەیشتن بوو و لە ڕاستیدا پەیوەندی نێوان میدیا و دەسەڵات دەبێت پەیوەندیەکی هاوبەر پرسیارانە بێ، واتە هەردوو لە
هەز بە بەرپرسیارەتی ئەرک و مافی هەر یەکێکیان بکەن نەوەکو بە چاوی دوژمن بە چاوی ئۆپۆزیسیۆن لە یەکتری بڕوانن ئیشی میدیا گەیاندنی زانیاریەکانە دەرخستنی گەندەڵی و کەم و کورتەکانە و ئیشی حکوومەتیش ئەوەیە کە بەو چاوە سەیری میدیاکان و زانێرەکانیان لێ وەرگرێەوە بە دوواداچوون بۆ ناوەڕۆکی زانێرەکان کات و ئیشان لەسەر بکە. زۆر باشە بەو پێی بەڕێستان سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردین کەواتە بە گرنگی ێزانم بپرسم ئێستا میدیای کوردی لە چ دۆخێکدایە چونکە زۆر جار گوێمان لە گلەی و گازندا بێ لەسەر میدیای کوردی ئەمەش بابەتێک بوو کە لە نێو کۆبوونەوەکە باسکرا ئەمە پرسیارێکی دیکەم ئەوەیە ئایا ئەم کۆبوونەوانە یاخود درێژە پێدان لەم جۆرە کۆبوونەوانە دەتوانێت پەیوەندی میدیا و حکوومەت بباتە چ قۆناغێکەوە؟ بەدڵناییەوە تاوەکو پەیوەندی تاوەکو قسەکردن تاوەکو دیالۆگ و گفتوگۆ هەبێ لە نێوان هەر لایەکی ناکۆکە بواری تەشەنوج بواری لێکتێنەگەیشتن بواری دژایەتیکردن کەمترە بێتەوە. من بە زەڕوری ئەزانم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کۆبوونەوەی تەنها بۆ نمایش نەکردبێ و دەرەنجامی وەکڵێ دەفعی گلەیی شەقامی کوردی نەبوو بێ ڕای گشتی نەبوو بێ بەوەی کە دابڕانێک هەیە لە نێوان میدیا و دەسەڵاتە بۆیە ناچار بوو بێ ئەم کۆبوونەوەی بکە بەڵکو بەتابەت من ئەوەی کە سەرنجی ڕاکێشام لە قسەکەی سەرۆکی حکوومەتە ئەوە بوو کەوتی من ئیمانی تەواوم بە ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری هەیە ئیمانم بە ئازادی ڕادربڕین هەیە بۆیە مادام ئیمانی بەوە هەیە و لە قەناعەتەوە کۆبوونەوەکەی کردووە من پێم باشە لەمە دووە بیکاتە بەشێک لە کارنامەی خۆی کە هەفتانە کۆبوونەوەی یاوتەی یا گوتاری هەفتانەی سەرۆکی حکوومەت دەبێ بۆ ڕوونکردنەوەی ئەو کێشانە یا ئەو دیاردە و دەرکەوتانە و ئەو ئاڵ و گۆڕانی کە لە دۆخەکەیە هەیە بیخاتە ڕوو و ناوبەناویش مانگانە بێ یاخود سێ مانگ جارێک بێ بتوانێت ئەم کۆبوونەوانە درێژە پێبا بۆ ئەوەی ئەو لێکتێنەگەیشتنەی هەیە کە لە نێوان میدیا و دەسەڵاتایە چارەسەر بکرێ و هەروەها هەر وەکوڵە کۆبوونەوە نەبێت لە پێناو کۆبوونەوەیە بەڵکو کۆبوونەوە بێت لە پێناو دەستنیشانکردنی کەم و کورتەکان و چارەسەرکردنی ئەوەی کە مەبەستمە وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بەمەوە دۆخی میدیا لە هەرێمی کوردستانە لە خراپترین دۆخیایەتی ڕەنگە هیچ سەردەم و زمانێک بە درێژایی 31 ساڵی ئەزموونی حکومڕانی کوردی لە دۆخی میدیا لە ئێستا خراپتر نەبوو بێ لەبەرەوەی زیاد لە هۆکارێکی هەیە کە گرنگترینیان ئەوەیە کەس خۆی بە خاوەنی میدیای کوردی نازانێ کەس خۆی بە پەرۆشی میدیای کوردی نازانێ کەس بە کێشەی نازانێ میدیای کوردی بە کێشە نازانێ کە لە کاتێکا کێشەیەکی گەورەیە هێندەی گەندەڵی کێشەیە و پێویستی بە دەستنیشانکردنی کەم و کورتەکان هەیە پێویستی بە پلان و پرۆگرام و پرۆژەی هاوبەشە هەم لە نێوان حکوومەت وەکو کەرتی گشتی هەم لە نێوان کەرتی تایبەت وام لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕۆژنامەنووسان و ئەو ڕێکخرا و سندیکانەی کە پێوەستن بە ئازادەکانی دەربڕین و ڕۆژنامەگەریەوە گرنگە گفتوگۆی بەردەوام لێکتێگەیشتنی بەردەوام هەبێ بۆی چارەسەر بکرێ و ئەوەی کە من لە کۆبوونەوەکەی دوێنێ هەستم پێکرد بەشێکی زۆری خستنەڕووی گلەیی بوو وەکو وابوو کە بەشێکی زۆری ڕۆژنامەنووسان بە دوای منفەسێکە ئاگەڕان کە گلەیەکانیان گازندەکانیان پێشنازەکانیان بیرۆکەکانیان بخەنە ڕوو بەڵام کەس نەبوو گویان لێ بگرێت لە دوێنەیە لەو کۆبوونەوەیە هەستم کرد بەشێکی زۆری جەختکردنەوە لەسەر ئەوە بوو بەڵام کەمتر بەلای چارەسەرکردنا ئەڕۆشم بەلای ئەوەیە ئەڕۆشتن کە پێشنیاز بخەنە بەردەم حکوومەت بۆ چارەسەرکردنی دۆخی شێواو و دۆخی پاشاگەردانی میدیای کوردی ئەگەر ڕێگەم پێبی من نەتوانم لێرەوە چەند پێشنیازێک بخەمە ڕوو بە کورتی دکتۆر شوان چونکە هەندێک پرسیارم ماوە بۆی کاتەکە بەش بکات. بەڵێ باش بەڵێ باشە یەکێ لە چارەسەریە بنەڕەتیەکان ئەوەیە کە یاسای مافی بەدەزێنانی زانیاری کە ژمارە 11 ساڵی 2016 کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە و نزیکەی 8 ساڵە تاوەکو ئێستا یەک بەرگەی لێ جێبەجێ نەکراوە و بەشێکی خەتاکەش لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا نەیتوانیوە ڕێنمایی پێویست بۆ جێبەجێکردنی یاساکە دەربکە بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە مەگەر ئێوێ پەیوەندیەکانی لەگەڵ میدیایە باشکە و دەرەجەی یەکەم یاسای مافی بەدەزێنانی زانیاری ڕێنمایی بۆ دەرکا و بیخاتە جێبەجێکردنەوە بۆ ئەوەی بەشێک لەو گرفتە مزمینەی کە هەیە لە میدیای کوردیە کە گرفتی دەستنەگەیشتنە بە سەرچاوی زانیاری چارەسەر بێ و خاڵێکی دیکەی چارەسەر ئەوەیە هەلی چوونیەک و یەکسان بۆ هەموو میدیاکان لە ڕووی پیشەییەوە بڕەخسێنێ کە بتوانن بە ئازادانە بەشداری کۆڕ و کۆبوونەوە و کۆنفرانسەکان بکەن و بتوانن دەستیان بکە بۆ زانیارانەی کە لە نێوان جێهەتی معنیە هەیە. خاڵێکی دیکە ئەوەیە بەپەلا
داوا لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بکە کە کۆنگرە بکە بۆ ئەوەی ئەو ستافی کە ئێستا هەیە سەر لە نوێ تازە ببێتەوە و بەرگێکی تازەی بەبەردا بکرێتەوە و ببێتە سندیکایەکی داکۆی کار لە ئەرک و مافەکانی ڕۆژنامە نووسان بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە ئیش بکرێت لەسەرەوەی کە چۆن ڕۆژنامە نووسان بە فلترێکی دیاریکراوە ببن بە ڕۆژنامە نووس یاخود ئەوانەی کە ڕۆژنامە نووسن و لە بوارەکە ئیشەکەن بەردەوام لە ڕێگەی ڕاهێنان و وەرکشۆپی جیاوازەوە لە ڕێگەی ناردنەوەیان بۆ دەروی وڵات و بەشداریکردنیان لەو ترینینگانی کە پێویستیانە ئەپدێت ببنەوە. زۆر باشە دکتۆر شوان ئەوەی کە هەرچەنە من ئێستا لە موقعی پرسیارکردنە و ئیشەکەی من ئەوە نییە کە ڕای خۆم بڵێم بەڵام بە منیش هەندێک ڕای خۆم بڵێم لەسەر ئەو کۆبوونەوەیە زۆر بە کورتی ئەوەی کە سەرنجی منیشی ڕاکێشا وەکو ڕۆژنامە نووسێک ئەوە بوو کە تەنها یەک ژن بەشدار بوو لەو ژمارە زۆرەی بەڕێوەبەرانی دەستگاکانی ڕاگەیاندن. پرسیارەکەی من ئەوەیە بۆ بەڕێستان بۆچی لە هەرێمی کوردستان ژنان ناتوانن ببنە خاوەنی یاخود بەڕێوەبەرێکی دەستگایەک میدیایەک یاخود هەر شتێکی تر بێت لە سۆشیال میدیایە پەیوەست بە ڕاگەاندنەوە بە ژنان بۆ ناتوانن بەڕێوەی بەرن ئەمە توانای ژنانە یاخود هێشتای ئێمە بۆ عەقڵێتە ئیشەکەین کە باوەڕمان بە تواناکانی ژنانە یاخود ژنان بۆ خۆیانن ئەترسن ناتوانن بێنە پێشەوە. من سێ خاڵم خستە بەردەستی بەڕێستان بزانم چی دیکە هەیە لای ئێوە. لە ڕاستی ئەوە یەکێک لە کەم و کورتەکانی کۆبوونەوەکەی دوێنێ بوو کە نەیتوانی بوو بەڵانسی جەندەری ئاوسەنگی جەندەری لە نێوان بانگێشتکراوانە ڕابگرێت کە ئەمەش ڕەنگە دەرهاویشتەی واقعی ئێستای میدیای کوردی بێ کە میدیایەکمان هەیە لە ئاستی ئیدارەدان و بەڕێوەبردنە کەمترین چانس دراوە بەوەی کە ڕەگەزی مێنە بێتە پێشەوە لە نێوەندی بڕیاری دەستگاکانە بێ. هەڵبەت ئەو سەرنجەی کە بەڕێزت وتت دروستە هەردوو لایەنەکەی هەیە بەشێکی ئەوەیە کە خانمان وەکو پێویست لە بوارەکەیە خۆیان دەوڵەمەند ناکەن و ئەپدەیت ناکەنەوە و نایانەوێ بەڕاستی لە موقعەتی مەسئولیەتە خۆیان ببینەوە واتە ئەو تموحیان نیە تموحی گەورەیان یا خواستی گەورەیانەوەیە لە کەناڵێکی میدیاییە دەرکەون وەکو پێشکەشکارێک بۆ پێشکەشکردنی ئەو بابەتانەی کە زۆرتر پەیوەستە بە بواری هونەری و بە بواری ژنانەوە واتە کەمتر خۆیان لە قەرێ و بوارانەیەن کە بابەتی ڕقن ئەیانەوێ سروشتە مێینەکەی خۆیان لەگەڵ بابەتە نەرمەکانە بپارێزن. بەڵام لە ڕاستیە ئێمە ئەگەر سیرێکی دۆخی میدیا لە وڵاتانی دیکەیە بکەین ئەبینین ڕۆژنامەوانی زۆر باش هەیە لە بواری جیاواز هەم لە ئیدارەدانە لە بەڕێوەبردنی کەناڵەکانی ڕاگەیاندنە لە ناوەندی بڕیارە لە بۆردی کەناڵەکانی ڕاگەیاندنە و لە ڕووماڵکردنی ئەو ڕووداوانی کە هەیە لە واقعی کۆمەلگاکانە ئەوەی لە کوردستانە ئەگوزارێ گرێدراوی کێشەیەکی درێژخایانە کە پەیوەستە بە جیاکاری جێندەری لە هەموو کەرت و کایەکانی کۆمەلگەی کوردیدا هەم لە پەروەردە هەم لە تەندروستی هەم لە خوێندنی باڵا هەم لە بازرگانی هەم لە پیشەسازی هەم لە ئاستاکانی دیکە ئەمانە هەمووی هەیە واتە بەشێکیان گرفتەکە پەیوەستە بە خودی ژنا خۆیان و بەشێکیشانەوەیە کە ڕێگەیان پێ نادرێ بێنە پێشەوە تەنها بۆ جوانکاری بۆ میپاژی ئەو دەستگا و ناوەندانە ئەهێنرێنە پێشەوە. بەڕێز دکتۆر شوان ئادەم سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی سوپاس بۆی کاڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.